سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار کاتی منە کە بۆی پێتان بڵێم شەپۆلێکی باشی بارانبارین ئەگاتە هەرێمی کوردستان و ئەگەری بارانی باش و هەورە بروسکە و تەرزە هەیە بە پشتیوانی خی گەورە پێشبینیمان وایە کە لە ئێوارەی سبەی ڕۆژی سێشەمە 2/2/2026 لە ئەنجامی کاریگەری شەپۆلێکی دەریای ناوەڕاست و شەیەک لە دەریای سوورەوە و زاڵبوون و چالاکبوونیان لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بارانبارین و هەورە بروسکە دەست پێ بکات بە بڕی جیاواز و لە شوێنی جیاواز. هەروەها لە درەنگانێکی ئێوارەی سبەی سێشەمە و شەوی سێشەمە لەسەر چوارشەمە قوڵایی شەپۆلەکە ئایبەت لە گەرمیان و هەروەها لە هەڵەبجە و سلێمانی لەگەڵ ئیدارەی سربەخۆی سۆران ئەگەری بارینی بارانێکی باشەیە بە شەوی ناوبەنەو لەگەڵ هەورە بروسکەی تند و چالاک لەگەڵ بارینی بڕێک تەرزە لە کەرکووک و هەولێر و دهۆک و هەروەها ئیداری ڕاپەڕینش ئەگەری بارینی باران هەیە بەڵام بە شێوازێکی لاواز بە مامناوەند و بە بڕی کەمتر و هەورە بروسکەی کەمتر و چالاکی کەمتر لە چاو گەرمیان و سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سربەخۆی سۆران و پلەکانی گەرما ڕۆژی سێشەمە 3 تا 4 پلەسیلێزی دابەزێت و هەندێک کات خێرایە بۆ 33 کیلومتر سەعاتێکە چالاکە بێ. لە ڕۆژی چوارشەمە بارینی باران بەردەوامە بە شێوازێکی زستانی و بەهاری واتە بارانێکی نەرم و لەسەرخۆ بەردەوامی هەیە بە بڕی جیاواز تاوەکو شەوی چوارشەمە و پاشان بەگشتی شەپۆلەکە کۆتایی پێدێت و ڕۆژی چوارشەمە پلەکانی گەرمە 4 پلەی دیکە دابەزێت و لە ڕۆژی سێشەمە و چوارشەمەش لە ناوچە شاخاوەکان لووتکەی ناوچە شاخاوەکان و دەڤەری باڵەکایەتی ئەگەری بارینی بڕێک بەفریشەیە. هەروەها کەشۆوایەکی جیاواز لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی دروستە بێت و بڕی بارانبارینیش لە 15 میلیمتر باران دەست پێکە هەتاوەکو 45 میلیمتر بارانبارین و لە پاش کۆتای هاتنی ئەم شەپۆلە پلەکانی گەرما هەندێک بەرزە بێت و کەشۆوا تا ڕادەیەک ساقامگیرە بێ بۆ ماوەی چەند ڕۆژێک پاشان دەرگا شەپۆلەکانی تری بارانبارین لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی واڵا بێت و بارینی بارانی باش و ڕەنگە سەرماش لە هەرێمی کوردستان بەگشتی دەست پێ بکاتەوە. والله ئەعلەم.